بێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. ئێوارەتان باش خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان، ئازیزانم بیسەرانی ڕادیۆی گەڕیان، بینەرانی گەڕیانێزی هەموو لایەک، هیوادارم ئێوارەتان پڕ بێ لە گۆرانی مۆزیک، لە بەختەوەری، لە خۆشی، لە شادی. دڵنیاشم هەروە بێت چکە گوێتان لە دەنگێکی ئاوریشمیە بێ، دەنگێکی ئاڵتونی لە سابڵاخەوە، دەنگێک لە شارەکەی ماملەی نەمرەوە، دەنگێک کە من خۆم وەکو لەو فاسیلای گوێتان لێ بەڵە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرن بۆیە ئارام بنەوە، میوارێ ئارامە بنەوە لەگەڵ دەنگێکی زۆر ڕەسەن هەرچەند ئێمە بەرنامەیەکی ترمان کرد، بەڵام بەڕاستی من بەدە بەرنامە تەواو نابم لەگەڵم ئەم هونەرمەندە دەنگخۆشەوە ئەم سافە جوانە. یاخوا بەخێر بن کاکە عوسمان و کاکە ئیسماعیل و کاکە سوڵتان مەهابادی، سوڵتان کوردستانی، کورە سوڵتانی هەموو کوردستان. بەڕێی من چکە ئەو دەنگە من بەڕاستیەوە نەتامەزروویم، خوازیارم ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانم کاکە بوران و کاکدابان و کاک ڕێباس ئێوارێکتان بۆ پڕ بکەین لە موزیک و گۆرانی خۆش بە هاوکاری ئێوەی بیسەر و خۆشەویست و ئێوەی بینەری ڕادیۆی گەڕیان نەتوانن لەگەڵمان بن بۆ بیستنی خۆشترین گۆرانی، بۆ گوێگرتن لە بەرهەمەکانی ڕادیۆی گەڕیان، بۆ لە نزیکەوە گوێگرتن لە دەنگی سوڵتان مەهابادی. ئێوەی بەڕێزی دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 07071 471 5264 و یاخود 050 727 8535 لە هەمووی گرنگتر. ئەم خۆشەویستانە تاکو و ماوەیەکتر لێرن، ئەو کەسانی کەیانوێ خۆیان وەکو ئێمە بەختەوەر بن لە نزیکەوە گوێ لەو دەنگیان بگرن، ئەتوانن ئەم خۆشەویستانە بانگ بکەن بۆ دانیشتنەکانی خۆیان، ئەو شەوچەرانی لە باتیەوەی گوێ لە هەندێک گۆرانی ئەگرن کە بەناو خۆیان هەناوە گۆرانی بەداخەوە، ئەتوانن گوێ لەم دەنگە خۆشانە بگرن و ئەمانیش ئەتوانم بڵێم هونەرمەند وایە بژێوی ژیانی لەسەر ئەو هونەرەیە کە پێشکەشێکات، ئەتوانن بۆ ئەم ماوەیە پەیوەندی بکەن بە کاک ئیسماعیل سابڵاخیەوە کە لێرەیە ژمارەی مۆبایلەکەی 0 نووسیشمانە لە پۆستەکەیە 322 069. زۆر خۆشحاڵم بچینە لای یەکەم گۆرانی کاکە سوڵتان مەهابادی خۆشەویست. دوای پرسیارشی دەکەم ئەوە تامەزرووی بیستنی دەنگین، حەزەکەم گوێ لە گۆرانیی خۆشی بگرین. آخ يا ربي فلايك دريت كاريبي زامت برليش كسما يا مايان اوف ارينا ديالي بي لا وزري عيشان لالی دلی دلبری عزیز مزی کالی خیم اسمایا ماین اوف اره یاران لذیذ هی نا هزار جان شرداي عين ذاكت بسمايا كليسة ساد ما بينيم اسمايا مايان اوف اريا بديني ايساي نا وزرعي عيجان
وادي بمهلايا كسمايا مهايا ووف أريد بدقيق هاي نايا وهزريا أريكز ليلي فرسيق أيها ورتو داير ديدسيها أيها ورتو داير ديدسيها يا أرينا ظانني مزنون أيها ورشتي ليليها أيها ورشتي ليليها يا أي راسي 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 جنايا نار لا سري دستي أخ نار لا يسري دستي جواني بينا يزرايا مبرم نكريتا يقرا وسي نكريتا يقرا وسي ياري من داقليتو يا دزداني ما يناو دستي سنجوانا تسايا بسي أري سيتي توي سيتي أيها وردلو يدي وانا ناظرين دلو يدي وانا يا أري سيتي توي كردم أيها ورسرخي زمانا ناظرين سرخي زمانا يا أي راسي 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 جنايا نار لا يسري دستي أخ نار لا يسري دستي جواني بينا يزرع مبرا نكريتا يقرا وسي نكريتا يقرا وسي ياري من ذا قليتو يا دزداني ما ينايا ودستي مازدا كنسا يا وسي أركب لي حياتي أن جواني جنبي لا يسام أيها ورب لا يسام ويا أريكم نيسكيب لكم جواني جنة ويا لا أيها ورهب ويا لا ويا شريد ينمى ومي شريد دردو در ما ينم شريد دردو در ما ينم شريد هرسندي توي رايا دبري خين لا أبرين يمداد شريد خين لا أبرين يمداد شريد
جنك يا مولاي أريد أقويلين ودي جواني جل خدمته أيها ولا خدمته أي راسي 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 جنايا أنا لا سري دستي أخ أنا لا يسر دستي بويد الظالم يدي بخرين جيبا يزناي دستي أخ بخرين جيبا يزناي دستي جواني بين أزرايا مبرا نكري تاويق راوستي نكري تاويق راوستي ياري من دا قليتو يا دصداني ما يناو دستي أخ بيانا زوي دستي دەم خۆش دەستان خۆش بێ بە قوربانی ئەو دەنگە خۆشە بم جیاوازی ئەم خۆشەویستە لەوەیە کاک سوڵتان کە لە ڤیددیوگانە دەرەکەیە کاک بوران هەمیشە بەڕوویەکی خۆشەوە ینی زۆر بە جوانی یەک نمایشی جوان هەیە گۆرانیڵێنی ئەڵی بە زۆر پێڵی بەس ئەم لە دڵەوە گۆرانیڵێ لە دڵەوە ئەوەی لە دڵیەتی پێشکەشێکە خۆشەویستان برادرێک داوای ژمارەکەی ئەمانی کردووە کاکە باوان ژمارەی کاک ئیسماعیلمانداناوە 0 322 069 0 322 069 والله فرسەتی واتان قەدەز ناکەوێت ئەو گروپە جوانە لە کوردستانن والله ئەبێنە ئەبێ بە واستە ئەمانەمان دەست پێ بەخوای من خۆم باواتەوە بووم هەموو جارەگەڵم لێرەوە یەک جار لە نزیکەوەم خۆشەویستە لە نزیکەوە لەگەڵ دانیشم مامە سەعات تێکۆشەری دێرین و لێپرسایی بۆردی بازاری یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو ڕێزی نردووە و سڵاوی ڕێزی بۆ من نردووە سوپاس یەکەم بۆ ئەم ستافە زۆر خۆشحاڵە بەرنمەیە مامە سەعاتجان بەڕاستی پێشەوەی بچینە بەرنامەکەەوە کاکبوران یەک سەعاتێکی پیلەکردن بەس خۆم ڕیشم داشم بێتاقەت و خەمبار و دڵم تەنگە بەڕاستی لەگەڵ خەڵکە بەڵام جیازی ڕادیۆی گەڕیان لەوەیە کاک ئاوا کوێستانی ئاواتی نابینە فاسیلێکی دەزی کردووە ڕێکلامێ بۆ ڕادیۆی گەڕیان ئەڵێ ئەیخێتە سەر هەز ڕادیۆیەک باسی بودجە موچە قوربەسەری نەهامەتی شەڕ کۆرۆنا ئەڵە تەنها ڕادیۆیەک کە دڵمان خۆشەکە ڕادیۆی گەڕێنە ئێمە هیوادارین توانین دڵیەوە خۆش بکەن کاک حەسەن عەقاباری لە بەریتانیاوە لە چاوتان ماجەکەم زۆر سوپاس دەکەم تاهای حاج عەزیز سڵاوتان لێ بێت پایتەختی بەریتانیاوە هەتاکو ستۆدیۆ ڕادیۆکەتان کاک تەهاجیان لێرەوە تا بەریتانیا سڵاو بۆ ئێوە داستاناغا کاک زارڕێزی سڵاو زۆرمان بۆ تۆ و کاک سوڵتانی خۆشەویست ئەو دەنگەی نەرزێ سوپاس کاکە داستاناغا فاخر مراد سڵاوتان لێ بێ بە خێراتنی ئاغای سوڵتانەکەم ئەمە کاک حوسێن نووسێتی لە بەریتانیاوە سوپاس یەکەم کە حوسێن لە سەرکەوتوو بن سڵای نادووە ڕادیۆی گەڕیان خات و جوانە کارمەندە خۆشەویستەکەی ڕادیۆی گەڕیان سڵاوی نردووە زۆر خۆشەویستان کۆمنتەکانتان زۆرە کاکە زیادی خۆشەویست کاک زیاد ڕۆفی خۆشەویست سڵاوتان لێ بێت ئێوە جێگەی ڕێزن کاک زار سوپاس دەکەم کاکە باوان محەممەد بێ زەحمەت ڕقەمی و برادرانەمەوێت کاک باوانجیان 0 322 0 کاک ئیسماعیلە ئەو ژەنێری باڵەبانە خۆشەویستە کاک ئیسماعیل سەقزی بەیەکەوەن ئەگەر فرسەتی وە بەخوا قەت نابێتەوە جاری ترم خۆشەویستانەوە بێتە بەردەستان هێواری جعفەر جەلالی پەیامنێرە خۆبەخشەکەمان کاکە هێوارجیان سڵاوتان لێ بێر بمێنن کاک وەرزێ ڕەحمەت سڵاوتان لێ بێ سوپاستانەکەم زۆر جا بەخوا ڕاستەکەی کاکە بەمە وەڵی بەڕاستیمە وەڵی ئەو دەنگانە کاک فەریدون زۆر بە دەگمەنی دەستەکەی کاک فەریدونی حاجی محەممەد چاوەکەم ڕێباسپایەقی خۆشەویستی کارمەندی مادونە نەس و خۆبەخشی ئەم ڕادوێ سڵاو ڕێزم هەیە بۆی زۆر سوپاس دەکەم زۆر حەزەکەم چینە لە هەندێک گۆرانی خۆشی کاکە سوڵتان گۆرانیەکانی سابلاخ و مەهاباد ئەمەیە بە دڵی خۆیت گۆرانی خۆشەکانمان پێشکەشکا و چاوانی ماچەکەم من زۆر جارێ بینم زۆشتی خۆش پێشکەشەکە لە لایڤەکانی خۆیان لەو شوێنانی کە دائنیشێت زۆر جابینیمە لە هەندێک گرتەی ڤیددیۆ بینیمە بەڕاستی شەی وا بووە ئەم دنیای هەمووی بەسەر شانمە ئەوە خەمی دنیا بە بەڵکە جۆم لەدەنگەوە بووە خەمەکانم ئەمە ڕەویۆشەوە هیوادارم ئەمی وارش خەمڕۆێن بێ بۆ هەمووانی کە
یەک داواکاریم لەو هەموو خۆشەویستەیە کە ماشەڵڵا ئەو هەموو لەسەر خەتن ئێستا تکار کەس و لای خۆی شێریکە بۆی زۆرترین کەس ببینێ با زۆرترین کەس بێبەش نەبێت لە میێوارە جوانە سوپاسانەکەم کاکە سوڵتانجان فەرمۆگە خۆشت هەر شتێکت هەیە بڵیت قسەیە ببیکەی ئەمە چاو ماجەکەین ئێمەونە تامەزرۆی نەمانێژی شتێ بڵێ سە گوچی نای گۆرانی ئەگە هەر شتێکە دێ پێشکەشیکەی ئمە خزمەت دەکەین قوربان أري بهاي